ئەو ماوەیە گرژی و ئاڵۆزیەکان زۆر لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بووە. هۆشیار زێباری بۆ کوردستان بسیار قسەی کردووە، دەڵێت دوو ڕۆژ لەمەوبەر قوبات تاڵەبانی لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەی هەبووە تا ڕادەیەک گفتوگۆ لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. بەگشتی لەسەر ڕەوشی هەرێمی کوردستان من میوانێکم لەگەڵ دەبێت خاتولی زافەلەکە دین کاکەی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان لە دهۆکەوە لەگەڵ ما بێت و گفتوگۆی لەگەڵەکەم. ئیزاخانم کاتتان باش. هۆشیار زێباری دەڵێت سپاس. هۆشیار زێباری دەڵێت دوو ڕۆژ لەمەوبەر قوبات تاڵەبانی لەگەڵ سەرۆک بارزانی کۆبوونەوەی هەبووە. ئێستا پەیوەندیتان لەگەڵ یەکێتی چۆنە؟ پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان تەبێئی هەمیشە بەرزونیزمی بەخۆی و بینیوە، بەڵام هیچ کاتێک نەگەیشتۆتە بنبەستی سیاسی یان دۆخێکی چەقبەست و هەمیشە دەرگایەک کراوە بووە بۆ ئەوەی کە گفتوگەکان بەردەوام بن. ئەمەش بۆ پارێزگاریکردن لە سەقامگیری سیاسی هەرێمی کوردستان بووە. لەو ڕەوشە بووە کە پێشتر هەبووە کە ئەو سەقامگیریەکە هەبووە چۆن بتوانین بپارێزین. ڕاستە تەسەڕعکردن لە هەندێک لێدوانی ڕۆژنامەوانی و لە ڕاگەاندن کاریگەری هەبووە لە پەیوەندیەکان نێوان پارتی و یەکێتی، بەڵام بیریشمان نەچێت کە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان لایەنێک بووە کە هەستی بە بەرپرسیارەتی کردووە، لایەنێک بووە هەمیشە بە شێوەیەکی دیکە لە دیدگایەکی دیکەوە سەیری پێشهاتەکان و ڕووداوەکانی کرد و خۆینەوەی بۆ هەبووە. ئێستاش لەم حاڵەتە ئێستا لەم دۆخەی ئێستادا پارتی دیسان وەکو براگەورەیەک مامەڵی لەگەڵ دۆخەکەدا کردو و بەردەوامیش دەبێ تا پێی دەکرێت تا پێمان دەکرێت هەوڵی پارێزگاریکردن لەو سەقامگیریە کە هەیە دەدرێت. ئەو کێشانەی کە هەشە کێشەی نوێنین، کێشەگەلێکن کە پێشتریش زۆر جار دیسان ڕنگدانەوەی هەبووە بەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان. بە تایبەتی هەندێک بڕیار هەبووە کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە لە پێویست بووە بە ئەوەی کە جێبەجێ بکرێت بە تایبەتی لە دۆسیەی چاکسازیدا لە پرۆسەی چاکسازیدا حکوومەتی هەرێم ویستویەتی کە پرۆسەی چاکسازی بەبێ جیاوازی لە هەموو پارێزگاکان بەردەوام بێ، بەڵام وێناکردنی چاکسازی بەغەدر یاخود بەغەدرکردن لە پارێزگایەک ئەمە کێشە گەورەکەیە. تۆ ئەگە بیت و ئەم پرۆسەیە بەوە وێنان بکەیت کە غەدر دەکرێت لە پارێزگایەک نەخێر، بەڵکو پرۆسەی چاکسازی پرۆسەیەکە بۆ کەمکردنەوەی خەرجیەکان، بۆ زیادکردنی داهات، بۆ نەهێشتنی گەندەڵی، بۆ شەفافیەت لە پرسی داهات بە تایبەتی داهاتی ناوخۆ. کێشە چەقبەستووەکان ئەوانەی کە پەیوەستن بە پەیوەندیەکانی نێوان پارتی و یەکێتی بەڕای من بریتە لە چاکسازی لە خاڵی یەکەم. خاڵەکانی لەگەڵ چاکسازی نیە؟ هاوکار نییە دەتوانم بڵێم. یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی سیاسی سەرەکیە لە هەرێمی کوردستان، ڕۆڵێکی گرنگیشی هەبووە. هەمیشە پەیوەندیەکانمان ئێمە لەگەڵ یەکێتیشا پەیوەندیەکی دۆستانە بووە، هیچ کاتێک چەقبەستوو نەبووە، نەگەیشتۆتە بنبەست، بەڵام یەکێتی دەتوانێت زیاتر هاوکار بێت بۆ ئەوەی کە ئەو پرۆسەیە کە هەیە لە پارێزگاکان بە یەکسانی بەڕێوە بچێت. ئەمەش نە لە بەرژەوەندی پارتیە بە تایبەت و نە لە بەرژەوەندی یەکێتیشە، بەڵکو ئەم چاکسازیە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە بەگشتی بۆ ئەوەیە کە ئەو داهاتی کە هەیە بە تایبەتی لە داهاتی ناوخۆ بگاتە ئەو ئاستەی کە هەیە کە واقع هەیە بچێتە خەزێنەی حکوومەتەوە. ئێمە لە پەرلەمانش لە لیژنەی دارایی لیزاخان ئەگەر بە دیاریکراوی پێم بڵێ لە چ بوارێکە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکار نییە؟ چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانی شەڵێت تا ڕادەیەک گەمارۆ خراوەتە سەر سلێمانی لە ڕووی دارایی و ئابوووریەوە. گلەییان هەیە لەو ڕێکەوتنێک کە پێشتر کراوە 43 بە 57. هەروەکوتم وێناکردنی چاکسازی بە غەدرکردن یاخۆت گەمارۆدان ئەمە کێشەکان ئاڵۆسترە کاتەوە. هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە یەکێتی لەگەڵ پارتی هاوبەشن لەگەڵ هێزی گۆڕان و پێکهاتەکانیش ئەوانیش لە بیر نەکەین، هەموو هاوبەشن و
بەشدارن لە حکومڕانی هەرێمی کوردستان بۆیە پارتی بەتەنها ڕەنگە ئاسان نەبێ بتوانێت هەموو پرۆسەکە بە تەنهایی بەڕێوە ببە بۆیە پێویستی بە هاوکاری و پاڵپشتی لایەنەکانە بە تایبەتی یەکێتی کە هێزی یەکەمە لە سلێمانی کە لە ڕووی ئیداریەوە دەتوانم بڵێم دەستی گرتووە بە هەموو یەکە ئیداریەکانەوە لەگەڵ هاوبەشەکەی گۆڕان بۆیە دەتوانێت زیاتر هاوکار بێت لەم پرۆسەیە بۆ نمونە یەکێتی باشتر وایە هاوکار بێت بۆ ئەوەی کە باش یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت فەرموون بابچین داهاتی هەموو شوێنەکان کۆ بکەینەوە لە شوێنێکا و لە خەزێنەی حکوومەتە دواتر دابەشی بکەین بەسەر پارێزگاکانە و بە یەکسانی بۆچی ئەمە ناکەن بۆچی هەر پارێزگای و داهاتی خۆی هەبێت و بۆ خزمەت گوزاری بەکاری بێنێت ئەوەلیات بۆ موچێت دواتر بۆ خزمەت گوزاری بەڵێ خۆی کێشەی یەکەمی داهاتی ناوخۆ ئەو بربەستەی کە هەیە کۆکردنەوەی داهاتی ناوخۆ لە پارێزگاکان مرکزی نییە لە یەک شۆن کۆ ناکرێتەوە هەر پارێزگار هەر ئیدارەی خۆی مەسئولە لە کۆکردنەوەی داهاتی ناوخۆی خۆی بە تایبەتی ئەو داهاتەی کە لە خاڵە سنووریەکان هەیە داهاتێکە کە دەتوانم بڵێم دەتوانرێت زیاتر لە ڕێگەی چاکسازیەکانەوە زیاتر بکرێت یەکێک لە دەستکەوتەکانی ئەم کابینێش ئەوە بوو کە داهاتی خاڵی سنووری حاجی ئۆمرانی زیاد کرد ئەمەش لە ڕێگەی چێ بوو لە ڕێگەی ئەو لیژنەیە کە پێکهێنرا بۆ زیادکردنی داهاتی خاڵە سنووریەکان بوو بەڵام بەداخەوە ڕێگە نەدرا لە خاڵە سنووریەکانی سنووری سلێمانی بە هەمان شێوە ئەو لیژنەیەک بەکاری خۆی هەڵبستێت و هەوڵ بدا کە داهاتی ئەو سنوورە زیاد بکە بەڵێ لیزا خان ئەگەر گوێبیستی من بی نازانم گوێبیستی منی گوێبیستی منی ئێستا پرسیارەکەی من ئەمێ بەڕوونتر بڵێم یەکێتی دەڵێت پێویست ئەو ڕێکەوتنەی کە هەبووە 43 بە 57 هەڵبۆشێنرێتەوە فەرموون با داهاتی هەموو کوردستان لە شوێنێکە کۆ بکرێتەوە دواتر ئەو داهاتە دابش بکرێت بەسەر پارێزگاکاندا ئەوەلیات بۆ موچەبێ ئەوەلیات بۆ موچەبێ دواتر بۆ خزمەت گوزاری بێ نەوەکو بەو ڕێکەوتنێکی ئێستا هەیە هەر پارێزگای و بۆ خۆی داهاتی بۆ خۆی بێت و بۆ موچە بێت و دواتر بۆ خزمەت گوزاری بێت پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بۆ هەموو ڕێکەوتنێک بەڵام ناکرێ ئەمان لە عیلامە و لە ڕاگەاندنەوە داوا بکرد دەبێت لە کۆبوونەوەکانی لە ئەنجومەنی وەزیرانەوە بەڕێوە دەچێت ئەو کۆبوونەوانە یەکێتی نیشتیمانی کوردستان وەزیریان هەیە جێگری سەرۆکی حکوومەت هەم لەو حیزبەیە چەندین وەزارەتیان لەدەستە جگەل لەوە چەندین ئیدارەی گرنگیان لەدەستە دەتوانن لە ڕێگەی ئەو کۆبوونەوانە بە پێشکەشکردنی پرۆژە و پێشنیاری گرنگ گفتوگۆی بکەن ئەمە ئەم بابەتە لە ڕاگەاندنەوە هەل نابێت ئەم بابەتە بە گفتوگۆ و دیالۆگ هەل دەبێت بۆیە باشتر وایە لە کۆبوونەوەکان ئەوانەی کە لە ئەنجومەن بەڕێوە دەچێت پێشنیاری خۆیان بدەن پارتی دیموکراتی کوردستانش هەمیشە لەگەڵ هەر دەست پێشخەریەک بووە و هەمیشە دەرگاکانی کراوەیە بۆ گفتوگۆ بۆ دیالۆگ بۆ باشترکردنی ڕەوشەکە زۆر باشە جیاواز لەمانە هەر کەسێک کە بۆ تەندای مەکتەبی سیاسی لە پارتی دیموکراتی کوردستان ئەبێت لە پۆستە حکومی و پەرلەمانیەکە نەمێنێت چێ دەبێتە جێگری سەرۆکی پەرلەمان چکە هێ من هەورامی بۆ تەندای مەکتەب سیاسیەوە بێ ئەو پۆستە جێ پێڵێت دکتۆر هێمن لە دوای ئەوەی کە تا ئێستا دەستی لە کار نەکێشاوەتە دەست لە کار بکێشێتەوە ئێمە 44 ئەندام لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان دەمێنینەوە جگە لەوەی کە برادرێکمان کە ئەحتیاتە لە هەڵبژاردنەکان لە لیستی پارتی سەر دەکەوت و دەشێتە جێگەکەی دکتۆر هێمنەوە ئێمە هەر 45مان بەو ئەحتیاتەوەش کە دێت دەتوانین یعنی کاندید بین و مافی هەموو ئەندامێکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە هەمومان کوڕ و کچی ئەم پارتین هیچ کەسمان جیاوازنی لە یەکتری و هەمومان ئەم 4 ساڵەی کە هەبووە کە تێمان پەڕاندووە بە دڵسۆزی ئەرکەکانی خۆمان جێبەجێ کردووە بەڵام دوا بڕیاری جەنابی سەرۆکە بڕیاری حەزبە کە کێ پێ باش بێ ئەو کەسە دەتوانێت بچێتە ئەو شوێنەش ئەو پۆستە پۆستێکی ئاسانیە پۆستێکە کە بەرپرسیارەتێکی گەورەیە
هەروەها پۆستێکی هەستیارە پێویستی بە کەسێکە کە هەم تەجروبەی پەرلەمانی هەبێت هەم بتوانێت ئەو پۆستە بە سەرکەوتویی بەڕێوە ببە. زۆر باش. هەروەکو وتم دوا بڕیاری حزب و جەنابی سەرۆکە. سپاس بۆ لیزا فەلەکە دینکاکەی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە لە دهۆکەوە لەگەڵمان بووی.